ئەمە دیمەنی پیرۆزباییکردنە لە جەژن، بەڵام لە جیاتی بەخشینی شیرینی گوڵ دابەش دەکرێت. ئامانجەکە ڕوونە، ژینگەیەکی باشتر لەم دۆخەدا کە ململانە سیاسیەکان هەموو شتێکی لە بیری خەڵک بردووەتەوە. هەر بۆیە ئەم گروپە لە زمانی گوڵەکانی دەستیانەوە سەردانی ماڵەکان دەکەن و داوا دەکەن ژینگە و سروشت وەک بەشێک لە جەستەی خۆیان سیر بکەن. شتێکی زۆر جارە نمونەیەکی زۆر جوانە ئەی بەخشێ بەگەلەکەمان لە جیاتی چکلێت گوڵ شتێکی زۆر پیرۆزە لای من. جیاتی بەخشینەوەی چکلێت گوڵ ببەخشینەوە بۆ ئەوەی کەوا ژینگەکەمان پارێزین. من لێرەوە من تەنها یەک ڕستە ئەڵێ بەڵام پێشمەرگە خاکمان بۆ ئەپارێزێ ئاومان بۆ ئەپارێزە، بەڵام ئێوە بە بەخشینەوەی گوڵ ئەتوانم بڵێم ژینگەمان بۆ ئەپارێزن کە ژینگە ئاو و هەوا و خاکە گرێتەوە. هیوادارم پارێزگاری لە ژینگە بکرێت و یعنی خەڵکیش وەکو ئەمان چۆن هەوڵەدەن ئەوان پارێزگاریەکەن و شتێکی جوان دابەشەکەن بەسەر خەڵکە، ئەوانیش ئاوها پارێزگاری لەو نیشتە جوانیان کە. ئەم پرۆژەیە لەلایەن ڕێکخراوی سروشتی کوردستانەوە ئەنجامدرا. ئەوان لە داهاتوێک دەترسن کە هەوای پاک و تەندروستی تێدا نەمێت، بۆیە سەدان گوڵ قەزای دەربەنیخانی ڕازاندەوە. بتوانین پەیامی ژینگە پارێزی، بتوانین پەیامی جەژنە پیرۆزە بگەێنین بە هاوڵاتیان و پەیامی خۆشویستنی گوڵ و سروشت بگەێنین بە هاوڵاتیان بۆ ئەوەی کە بتوانین لە ڕێگەی هاوڵاتیانەوە ڕوبەری سەوزایی بۆ خۆشویستنی گۆ زیاتر بکەین. ئەمە تەنها بە سەنگاوێکی بچووکە وە بەدڵنیاییەوە پاراستنی ژینگە، گەشە پێدانی ژینگە ئەرکی سەرشانی هەموو تاکێکی کووردە، بۆی ئێمە بە ئەرکی سەرشانی خۆمانی دەزانین و بەدڵنیاییشەوە دەبێت دەست لە ناودەستی یەک کار بکەین بۆی بتوانین پەیامی خۆشویستنی ژینگە و خۆشویستنی گوڵ و سروشت بڵاو بکەینەوە. ڕێکخراوی سروشتی کوردستان لە ساڵی 2012 دامەزراوە کە 6 ئەندامی هەیە و لە دەربەندیخان کار دەکەن. ئەوان دەیانەوێت لە سەرانسەری باشووری کوردستان چالاکیەکانیان ئەنجام بدەن تاوەکو ئەو پەیامەی هەڵیان گرتووە هاونیشتیمانیان پەیڕەوی بکەن. ڕەنگە ئەم گروپە بیانەوێت لە باتی پێدانی شیرینی نەریتی دابشکردنی گوڵ بێنەکایەوە، چونکە دەیانەوێت بە پێدانی گوڵە سروشتەکەی دەستیانەوە ئەو پەیامە بە خەڵک بگەێنن کە سروشتەکەی خۆیان خۆش بوێت. تەرزە عەبدوڵڵا، ڕوودا و دەربەنیخان.